بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بکات، خوای پەروەردگار ئیخلاص و سەوابمان پێ ببەخشێنێ. ماوەستانی ئازیز و خۆشەویست، خۆم بە خۆشحاڵەزان بۆ جارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەیمەوە لەوانەیەکی تازە لە خزمەت فرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە لە پەرتووکی چرینەی نەوەوی کۆکراوەتەوە. ئەو مەجلیسانە کە لە خزمەت ئاەتەکانی قورئانی پیرۆز و فرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان بێت، خۆشترین مەجالیسە، نازدارترین مەجالیسە دانیشتنە کە ئینسان کاتێک ساتێک لە خزمەت ئاەتەکانی قورئان و فرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەسەر ببات. بەردەوامی لە ڕاوەکردنی فرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە لەو پەرتوکاتوە. لە دەرسی پێشوو گەشتینە فرمودەی دوازدەیەم چی بوو؟ بەڵێ من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه. أبو هريرة رواية كردوها، تخريجكشي إمام ترمذية. أمر دشينا خزمة فرمودي سيزديام عن أبي حمزة أنس بن مالك رضي الله تعالى عنه خادم رسول الله صلى الله عليه وسلم عن النبي صلى الله عليه وسلم قال: لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. رواه البخاري ومسلم. حديثك كرت بەڵام مانایەکی زۆر 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 گەورەی تێدایە. ڕاوەکردنی ئەم حەدیسە پێشەوەی بچین شەرحەکەی بکەین، کێی گەڕێتەوە بۆمان؟ عن ئەبی حەمزەتە، کێیە؟ ئەنەسی کوڕی مالک، هەر لە متنەکە خادمی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، شانازیشی پێوە دەکرد کەوا خزمەتکاری پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. تەمەنی چەند ساڵ بوو دایکی بردی بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام؟ 10 ساڵ بوو. خۆی کە پێشەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هیجرەت کا بۆ مەدینە، طبعاً خۆی خەڵکی مەدینەیە، خەزرەجیە، 10 ساڵان بوو. چەند ساڵیش لە خزمەت پێغەمبەر بوو؟ 10 ساڵ یان 11 ساڵ لە خزمەت پێغەمبەرا بوو عەلەیهی سەڵات وەسەلام. ئەڵێ ڕۆژی لە ڕۆژان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێی نەوتم وا بکەیاوە مەکە ئەنەس، یعنی ئەوەندە خۆی بە ئەدەب بوو و ئەو تەمەنەشی کە لە خزمەت پێغەمبەرا بوو عەلەیهی سەڵات وەسەلام، وەک چۆن بڵێ مولازمەی پێغەمبەری کردو عەلەیهی سەڵات وەسەلام، تەنانەت لە شەڕی بەدر و ئوحودیشە هەر وەکو خزمەتکارێک لە خزمەت پێغەمبەرا بوو عەلەیهی سەڵات وەسەلام، چونکە تەمەنی بچووک بوو، بەشداری شەڕەکانی ناکرد، بەڵام لە خزمەتی پێغەمبەرا بوو عەلەیهی سەڵات وەسەلام. دوای کە تەمەنیشی گەورە بوو، بەشداری شەڕەکانی تریشی کردووە، هەر لە دوای وەفاتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام بەشداری جەنگەکانی کردووە لەگەڵ خەلیفەکانی جاوە. ئەنەس بەو شێوازە بووە ژیانی 10 ساڵ لە خزمەت پێغەمبەرا بوو عەلەیهی سەڵات وەسەلام. لا يؤمن أحدكم، ئەگەر ظاهیری حەدیسەکە وەربگرین، دەڵێن ئەو کەسە ئیمانی نییە، وانە لا يؤمن أحدكم، ئەو کەسە ئیمانی نییە، یان بڵێن ئەو کەسە ئیمانی تەواو نییە. ئەوەی دووەمیان تەواوترە، چونکە ئەم لێرە نەفی ئیمانەکە ناکات بەهۆی ئەو ئیشەوە کە ئەگەر وای نەکرد نەفی ئیمانی لێ بکات تەواو لە ئیسلام لە ئیمان دەری کات، نە، ئیمانەکەی تەواو نییە، نەفی کەمال دەکات، نەفی تەمام دەکات. لا يؤمن أحدكم يعني ئەوەیە کە ئیمانی هیچ کەسێک تەواو نییە هەتا بەم شێوازە بێت، تا بەم شێوازە بێت کە چۆنە؟ حتى يحب لأخيه، حتاکە بۆ غایەیە تا بەو شێوازە بێت کەوا ئەوەی کە
یعنی بۆ خۆی پێی خۆشە ئەبێ بۆ براکەشی پێی خۆش بێت. ئایا ئەو شتە دەکرێت؟ یعنی من بگەمە و ڕادا یان تۆ یان فڵان یان کەسێک ئیماندارێک بگاتە ئەو ڕادەی کە ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ براکەشی پێی خۆش بێت. شتیوا دەبێت؟ واقعی دەبێت؟ یان ئەمە شتێکی میثالیە؟ چۆن دەبێت؟ چۆن دەتوانین بگەینە ئەو مەرتەبەیە؟ ئیمانت تەواو بێت، ئیمانت بە قووەت بێ و ممارەسەش بکەی، هەوڵ بدەی خۆت ڕاهێنی لەسەر ئەو بابەتە. ئێستا دێینە سەر فەوائیدەکانی کە چەند فەوائیدی تایە و حەدیثەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. حتى يحب لأخيه ليرش سبحان الله وشي أخيه يناوى إنما المؤمنون إخوة يعني أما بليكا أم إسلاما أوي أم كوملغي بوشي وازبيت خاون أو روشت جوانا بيت دور بيت للروشتي ناشرينوا تواركاتك أو روشتت بو دیارە ئەمە پێچوانی چییە؟ ئەو ڕۆشتە خراپانە هەمووی لە خۆت بە دوورەگری. بەڵێ محلی ئیمان لەکوایە؟ بەس ئیتر قەلب و جەوارح لیسانیش وەنیە لیسانیش ئەوە محلی ئیمان جێگەی ئیمان و باوەڕ لە دڵ و لە زمان و لە جەوارحە. ئیمان یعنی لەو سێ شوێنە لە دڵی شابێ و لە زمانی شابێ و لە جەوارحی شا ئەبێت. طبعا ئەوە هەمووشی نمونەی لەسەرە. ووتني لأخيه ما يحب لأخيه أو أخيه أبي تشيش بيه أويش إيمان دار بيه ما يحب لنفسه سيشت ما مصان يحب لنفسه چۆن حەزەکەی خێر دەستکەوێ بۆ خۆت بۆ برا ئیماندارەکەتیش ئەبێ بۆ شێوازە بیت. چۆن حەزەکەی کەوا شەڕت لێ دوور بکەوێتەوە ئەبێ حەز بکەی کەوا لەوی شەڕ دوور بکەوێتەوە. و چۆن حەزەکەی یەکێک دیفاع و بەرگری بکە لە عێرض و ناموسی تۆ ئەبێ تۆش بەو شێوازە بی حەز بکەی کەوا دیفاع لە برا ئیماندارەکەت بکەی لە ناموسی لە عێرضی. لە فەوائیدەکانی ئەم حەدیثە ئەتوانی نەفی شتێک بکەی ئەگەر تەواو نەبێ وەکو ئەمە ئەم حەدیثەی کە لە خزمەتی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه نەفی کردووە بەڵام نەکو نەفێکی کامل لەبەرەوەی نوقسانی تایە ئەتوانی نەفی بکەی لا يؤمن ئەو شەیە بەکار بێنیت. هەر وەکو نمونەیەتر لا صلاة بحضرة طعام يعني لا صلاة كاملة يعني هو نییە بڵێ ئەگەر نوێژت کرد نوێژەکەتەوە بەس کە ئەو حاڵەتە بوو سێرەکی چیە فکر مەشغوڵە برسیەتیە فکری لای نان خواردنەکەیە يعني نقصانی دەبێت نوێژەکە نقصانی تێدا بێت. دووەم وجوب بزان حکمەکە وجوب محبة المرء لأخيه ما يحب لنفسه يعني لێرە واجبە بۆ لەبەرەوەی بەچی هاتووە لا يؤمنو يعني ئەو سیغەیە هاتووە دیارە شتەکە واجبە بۆیە ئەو سیغەیە هاتووە. خاڵێکی تر هەر لە سیاقی حەدیثەکە ئەومان بۆ دەردەکەوێتەوە تۆ ئەگەر بۆ شێوازە بووی چی نامێنێت لە ناو موسڵمانان یان خودی ئەو کەسە ئەو ئیماندارە حەسوودی نامێنێت. ئەمەش ئاگادارکردنەوەیە بۆ ئیمانداران کەوا دوور بن لەو سیفەتە. جیاوازی لە نێوان حەسوودی و غیبتە چییە؟ ئێمە توانین غیبتە بە ئیمانداران ببین بە موسڵمانان بدەین بەڵام حەسوودی ناتوانین ببین. جیاوازەکەیان چییە؟ نیعمەتەکە بمێنێ حەزەکەم ئەوەی کە هەیەی بۆ منیش بێ و نیعمەتەکەش لای ئەو بمێنێت زەوال نەبێت لە ناو نەچێت. حەسوودی ئەوەیە کەوا نەمێنێ حەز ناکەم و نەشمێنێ. هەندێک جاریش ئەگەر بەس حەز نەکەی و نیعمەتەکەشی بمێنێ ئەو چێتە بابی حەسوودیەوە. یعنی ئەگەر حەز نەکەی ئەو نیعمەتەی لابێت.
ئەوە نییە بڕێ تەمەناش بکەیت کەوان هەر لاچێت یعنی وەک چۆن بڕێ سفر ببێتەوە لە دەستی بچێت بەس هەر حەز نەکردنەکەت ئەوە چێتە بابی حەسوودیەوە ئەوەش ئاگادارکردنەوەی ئێمە ئەبێ ئیماندار بەو شێوازە بێ ئەو سیفەتەی نەبێت ینی حەز بکات بۆ براکەی خۆی چەندێ حەزەکە لەو شتانی کە دەستی کەوێت ئەو شەڕانە و خراپانەی کە لە خۆی دوورکەوێتەوە دیفاعکردن و بەرگریکردن لە عەرز و ناموس ئەوانە چۆن بحەزەکە بۆ خۆی بەو شێوازە بێ ئەبێ بۆ ئیماندارەکەش بەو شێوازە بێ اینجا ئەگەر هەر کەسێک ئەو سیفەتەی هەبێ بەڕاستی کۆمەڵگە چی دەبێتە خاوەن ڕەوشتێکی جوان ئەو منافسە ناشەریفە نامێنێت وفي ذلك فليتنافس المتنافسون ئەوە شتێکی جوانە و ڕەوایە و بەڵام ئەمەی ترکەوە بچێتە بابێکەوە کەوات و حەسوودی ببەی چاڵی بۆڵکەنی ئیتر وەک چۆن بڕێ تەمەنا بکەیتەوە دوکانەکەی بسووتێت تەمەنا بکەی سارەکەی بسووتێت تەمەنا بکەی نەخۆش بکەوێ هەر نیعمەت تەمەناکەی ئەو علمەی پێیەتی علمەکەی تووشی زەهایمەر بێ عقلی تێک بچێ علمەکەی لا بچێت یعنی ئەم شتانە لە واقعە هەیە یعنی ئەمە چیە خاستن ئەقران وانی کە هاوتەمەنیەکن کابرایەک ماشاء الله تبارك الله خوای گەورە ئافاقی لێ کردوتەوە ڕزقی علمی پێبەخشیوە ینی زۆر زیرەکەی سە تەماشا دەکەی علەمای تەمەن بچووکمان هەیە گەنجە ماشاء الله تبارك الله کە قسە دەکا گشتی بە قال الله و قال الرسول و مەتنەکانی هەمووی لەبەرەوە ئیشتی ئەگەشتە پلەی ئیجتیهاد سێرەکەی هاوتەمەنی خۆی یعنی لەبەرەوەی نەخۆشی هەیە چییە دێت قسەی پێ دەکات زەربەی لێ دەدات تۆمەت و جاوای لێ دەکات لە شانی کەم دەکاتەوە نە ئینسانی ماندار بەڕاستی ئەبێت دوور بێت لەو سیفەتانە دوور بێت لەو سیفەتانە باش هەروە پرسیارێک بۆ نمونە قوتابیەک خوێندکارێک پرسیار بکات بڵێ من حەزەکەم ناجح بم و حەزەکەم برادەرەکەشم ناجح بێ بۆیە لە کاتی امتحانە پێی دەڵێم ینی شتی پێ دەڵێم وەڵامی پرسیارەکان ئایا ئەمە هەر ئەو حەدیسەی گرێتەوە بۆ ئەچێتە بابی چیەوە ئەچێتە بابی غەشەوە ئەچێتە بابی غەشەوە جا بۆیە مەفهومی حەدیسەکە بێ بە جوانی تێبگەیندێ حەدیسی چواردەیە مامۆستایان عن ابن مسعود رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم لا يحل دم امرئ مسلم إلا بإحدى ثلاث الثيب الزاني والنفس بالنفس والتارك لدينه المفارق للجماعة رواه البخاري ومسلم أم حديثش ابن مسعود يقرأتوا رضا ورحمة إخوالي بيت دفرميت بيغمر عليه الصلاة والسلام فرمويتي لا يحل دم امرئ مسلم إلا بإحدى ثلاث ليرة باسك باسي كيا باسي مسلمانة وشي كاتكيش خوێنی حەڵاڵ دەبێ ئەسڵ وایە کەوا خوێنی حرامە بڕژێت وانە إلا بإحدى ثلاث یەکەمیان چییە الثيب الزاني ثيب کێیە ئەو کەسەیە کەوا نیکاحێکی صحیحی کردووە محسنە واتە پیاوە خێزانی هێناوە و ئافرەتیشە شووی کردووە نیکاحێکی صحيح اینجا ئەمە صفەتەکەیەتی کەوا زینا بکات کە زینا بکات لەو کاتە خوێنی حەڵاڵ دەبێت کەوا لە حکمی شەرعیە چییە ڕەجم دەکرێت دووەمیان چییە النفس بالنفس کابرایەک دەکوژێت باشە بەبێ حەق بەبێ هیچ پاساوێک عەمدەن دەیکوژێت ئەوەش دەکوژرێتەوە قیساسن ئەوەکە حەد بوو ئەمەکە قیساسن والتارك لدينه المفارق للجماعة يعني ئەو کەسەی کەوا دینەکەی واز لێبێنێ کە ئیسلامە کە مسلمانە و دوای واز لە دینەکەی دێنێت ئەچێتە ناو دینێکی ترەوە یان هەر واز لە دینی ئیسلام دێنێ ئەوە ئۆتۆماتیکیەن چییە دوورەکەوێتەوە لە چی جەماعەتی مسلمانان لە جەماعەتی مسلمانان اینجا ئەوەش سێەم کەسیانە کەوا خوێنیان حەڵاڵ دەبێت لەم فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام ئەگەر تەماشا بکەین ئێمە 5 مەقسەدمان هەیە مەقاصد الشەریعە یان ضەروریات الخەمس چی و چییە
ئەگە بە تەرتیبیش بێ کێشە نییە. عقل، نەفس، الدين یەکەم الدين ئێ العرض نسل وانە المال يعني ئەوانە نسل و عرض ئەکەن یەکێکە و مالیش یەکەمیان چییە مامۆستایان دینە دین يعني وەکو تەرتیبەکە نەفس اینجا عقل اینجا عرض اینجا پارە و سەروەت و سامان لەم حەدیسە سیانی تایە یەکەمیان چییە عرض دووەمیانە نەفس و بالنەفس نەفسە سێمیان دینە تاریکو لدینه التارك لدينه ئەم حکمانە بەچی سابت بووە بەم فەرمودەیە وانە الثەیب الزانی لە قورئانە باس کراوە باسی زانیە کراوە زانی و زانیە وانە بەڵام ڕەجم کردن کوشتن باس کراوە باسی چی کراوە باسی ڕەجم کراوە بەم حەدیسە سابت دەبێ واتە مەزدەری دووەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە چۆن تەسبیت یەکەین خوای پەروەردگار ئەمرمان پێ دەکات کە ئیطاعەی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە بەم حەدیسە سابت بووە ئەوە نەفس بالنەفس ئەوە لە قورئانە باس کراوە تاریکو لدینه کێیە مرتدە وانە مرتد لە قورئانە باس کراوە کوشتنی باس نەکراوە بەڵام بەم حەدیسە یان حەدیسێ ترمانەیە من بەدەلە دینەوە فەقتولوه ئەمە مادام بە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە ئێمەی موسڵمان ئیماندار تەسلیم دەبین یعنی حکمەکە بەس چی کاتێک تەنفیز دەکرێ ئەوە شتێکی ترە بەڵام ئەسڵی حکمەکە هەیە عقوبەکە هەیە یعنی مامۆستایان ئەگەر ئەو حەدیسانەی سەر ڕەواو البوخاری و مسلم باشە خۆ وتراوە لە وتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆ لە دوای پێغەمبەر وتراوە بەدەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەچووە بابی چی مەوزوعە و ضەعیفە و ئەو شتانە بەڵام حەدیسێکی صەحیحە يعني ئەگەر حکمێکی ئاوها ئەڵڵاه سوبحانەوە وتەعالا ڕازی نەبوایە بڵێن پێچەوانەی حکمی خوا بێت ئەڵڵاه سوبحانەوە وتەعالا تەداخلی ناکرد ئاەتی دانابەزان کە ئەوە بەو شێوازەیە واتە کە ئەوە بووە یعنی ئیقرار کراوە ئەڵڵاه سوبحانەوە وتەعالا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەو شتانەی چۆنەتی نوێژکردن ئەو ڕکعاتانە ئێوە لەسەر زمانی پێغەمبەر نەبووە ڕوونی بۆمان نەکردەوە سەڵوا کەما ڕەئەیتمونی ئوسەڵی ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە نابێت یعنی ئەو کەسانی کە ئەیانەوێت طعن بدەن لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یان ئەو حکمانە بڵێن کاکە نییە مادام لە قورئان نییە نابێت ئێمەش بڕوای پێ بکەن چکە ئەو مشتمڕێک هەیە لە نێوان زانایانە هەندێک کەس یعنی ئاڵەیە کاکە مرتد هەر نییە مەسەلەی کوشتنی مرتد و ئەو شتانە یان جەڵت ڕەجمکردن هەر نییە باشە بە عەقڵی قاسری خۆیان ئەو شتانە ڕەفز دەکەنەوە فخذوه ئاەتمان زۆرە لەسەرەوەی کە ئێمە ئیطاعەی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام لا يحل دم امرئ مسلم يعني لا يحل قتله حەڵال نییە کەوا ئینسانێک بیان کوژێت اینجا ئەو کوشتنێ شکو باسم کرد مامۆستا یەک دقەیە مامۆستا يعني ئەوە نییە ئێستا بڕێن کاک یەڵە بەوە حەدیسە تەطبیقکەین هەر ڕۆشتین بزانین چی هەیە لەو سەرجادەیە یان کابراک زانی بیستمانە کابرا زیناکەرە و زانیە و محسەنیشە و یەکسەریمە بڕێن بیکوژین و یان ئەوەتانێک کە کابراک پیاک دەکوژێ وەکو ئێستا ئەو ئەم وڵاتان بۆتە تیکساس هەر کە سیلاحێکی یەک ڕات ناو بازارە تاق دەیکوژێ و دەڕوا ئیتر تەواو یانەوەکەی تر وەڵا مرتد بێتەوە یەکسەر بڕۆی کاکە مرتد بووە فتوا بدەی دارکێ گەشتن پیا بیکوژن نا بۆ شێوازە نییە ئیسلامە سیستەمە نێزامە ئەو چۆن بڵێ فەوزان نییە ئەمانە چی کاتێک تطبیق دەبێت وەکێ تەنفیزی ئەو ئەمرەکان دەکات بڕیارەکە دەدات فتواکە دەدا قازی اینجا وەلی ئەمر ئەو شتانە هەمووی دێتە ناو مەسئلەوە خۆ شتەکە ئاوا بە ئاسانی نییە بەڵێ مامۆستا فەرموو مەسەلەی کوشتن
وای وای جوان 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 دينا سري شرحك ان شاء الله دينا سري هەر لە خاڵی بڕین یەکەمەوە چ کاتێک دەبێت ئایا هیچ حاڵەتێک بووە تەنانەت بە شایەتی مەسەلەی زینا ڕەجم بکرێت یان حاڵەتەکان هەمووی یان بەینە بووە یان چییە ئیقراری کردووە شایەتەکە یعنی ئەوەی کە وارد بووە هیچ حاڵەتێک نەبووە یعنی بۆی ئەو شایەتی دانراوە شتەکە بۆی بە ئاسانی نەبێ هەر کەس چوار کەسش ئەگە درۆژ بکەن عقوبەیەک و سزایەکی هەیە ئەو ئیسلامن بەو شێوازەیە خو ناوێت ینی فەزحی ئەو خەڵکە بکات اینجا لەم سەردەمە شەر بۆ وەڵامی جەنابەت مامۆستا ئەم سەردەمە کە تەطبیقی شەریعەت ناکرێ باشتر وایە کە ئەو ئینسانەی کە ئەو تاوانە دەکات شەیطان هەڵی خەڵاتاندووە چۆتە ناو پرۆسە خراپەوە ئەو تاوانە گەورەی کردووە ستری خۆی بکات لە بینی خۆی و خوای پەروەردگار تەوبەیەکی نەسوح بکات تەوبەیەکی نەسوح بکات چونکە ئێستا تەطبیقی شەریعەت ناکرێت ینی کابرا بێت بڵێ من ئیقرارم ئەکەم کاکە من زینام کردووە ئافرەتەکە بڵێ من زینام کردووە ڕەجمم بکەن جا ئالێتی ڕەجمکردنەکە ئەوەی کە وارد بووە بەو شێوازەی کە هەیە ئێستا بڵێن هەندێک ئەحکام کە ینی لەو بوارانە تر عولەما گەر فتوایەک بدەن بڵێن کاکە لەو بوارەوە فەئەحسینوا القتلا باشتر وایە بۆی زۆر عەزاب نەخوا بەڵام لە ئاەتەکە وازحە یعنی لەبەرەوەی تاوانەکەی گەورەیە هەموو جەستەی بڵێن چۆن بڵێ لەزەتی کاتیەکی بینیوە لەو عەمەلیە اینجا بۆیە بەو شێوازە بکرێت تەطبیقی ڕەجمەکە بکرێتە سەری والله ئەعلەم ئەوە گونجاوترە و بۆ ئەوەی ئیعتیبارێکیش بێ خەڵک ینی وەک بە خۆیان بچێتەوە هۆشیار بێتەوە کە تاوان بەو شێوازە تاوان نەکات چونکە ئەو عقوبەکەیەتی مامۆستان ئێستا لەبەرەوەی ئەو عقوبانە ئەو سزایانە تەطبیق ناکرێت ئەو حەدانە تەطبیق ناکرێت بزانە سێرەکەی چی فەوزایەک ڕووی داوە ینی ئەمە کابرا سێرەکەی پیاوە دەکوژێ دەیخەنە سەجنەوە ساڵە 2 3 4 15 ساڵ دوای بەرە بێ و تەواو هەر ممکنە لە سجنی شەهر هەر وەکو قاتل بمێنێتەوە دەریشی خراپتریش بکات هەروەها ئەوەی کە سێرەکەی کابرایە تعدا لە ناموسی خەڵک دەکا و فشەی لێ دێ و یان کوڕە مەسئولێکە یان مەسئولێکە و یان پشتێکی هەیە کەس ناوێرێ پێی و تەواو یعنی ئەمانە گەر ئێمە ئەو پرسیارە بکەین ئایا پێویستیمان بە تەطبیقی شەریعەت هەیە یان نا ئێمەی موسڵمانان بڵێ کاکە نا ئەو فەوزای ڕوودەدات بڵێ ئەبێ بزانی چۆن ئەو تەطبیقە دەکەی اینجا ئایا لە سوودی خەڵکە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی تێدایە بێگومان چونکە بۆ ئەلا یعلم من خەلق وهو اللطیف الخەبیر ئەمە حکمی خوای پەروەردگارە خۆی دەزانێت چی گونجاو بۆ و بەندانی کە دروستیانی کردووە یعنی عەقڵی قاسری ئێمە باشتر دەزانێت لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا بڵێم حکمانە ناگونجێت ئەم حکمانە دژی ئازادی مرۆڤە ئەم حکمانە توندی تایە نەخێر جایسە ئەو یاسایانەی کە سزای تایە ئەگەر ئەوانش نەبێ ئەو خەڵکە چی دەکات یعنی ئەو خەڵکەی کەوا دوورە لە هەموو یاسایەک و دوورە لە هەموو دینێکەوە وەکو دڕندەی لێ دێ بەڵام سێرەکی هەندێک عقوبەی دنیاویان داناوە خەڵک دەترسێ دەیسە بۆ نمونە هەیە ئەگەر ئەو کامیرانەی لەسەر جادەکان دانراوە داینە کابرا پارەی زۆری هەیە و هەندێک مخدرات و هەندێک عارق و هەندێک ئەو شتانش دەخوات و ئاگاشی لە خۆی نییە و سەرکەی فەوزا دروست دەکات لە جاتی 150 200 لێ خوڕێ ئەمانش سنوور بۆ ئێمە ئیماندار ئەم تەطبیقی ئەم شەریعەتە بکەی ئەم حدودانە ئەم قیساسانە زۆر گرنگە باشە مامۆستان ئیمرئ مسلم ئەوە دیارە تعبیرەکە طبعا کاڵێ ئیمرئ مسلم هەردوو ڕەکەزەکە ئەگرێتەوە پیا و ژنیش دەگرێتەوە ئەوەش مسلم داخل في الإسلام بێو سێشتا إلا بإحدى ثلاث چییە یەکەمیان الثەیب الزانی
باسي أو ما كر نفس بالنفس. لفوائد أم حديثة أربع كرتي احترام دماء المسلمين براسية بالريز لخواني مسلمانان بقري يعني بهر أولنية فوزابي وخواني مسلمانان هلوا برجيت نخير إن جابوه حلال نية إلا بوشتاني ك دياري كرا ولا قرآن لا سنة. طبعا أحكامي ترشي تيايا أجر تماشاي حديثك بكين با زياتر بروينا عمق حديثك وباسي أجر كاتو هاتو مسلمان كافري كوشت أوش بخوي باسي يان كردو علماء باسي يان كردو دتوان إن شاء الله بقرينا وبوي إنجا باسي أوش كراوي يسبون هنا أوانا ديارة يعني أويك الزنا دكات كمحصنة أوش النفس بالنفس أو كشتارك لدينه باش أجر هاتو إيشي قومي لوطي كرت أو حكم كيتشيا اقتلوا الفاعل والمفعول به يعني هر أولنية بري أو لو حديثات وجاو أحكاماني تر هيا هنا خزمات طبعا باسي كم مرتدش دكات ما مثلا جو باسم كر مرتدش أنواعي هي يعني أقسام مكاني هي اعتقادية وكل شيء اعتقادي أو كشرك دكات بالله سبحانه وتعالى كمرتد بيته بهويك والشرك دكات إن جاء يعني نفي صفتك لصفتك كان إخوة دكات فعلي من هي وكوتشي فعلي يعني سجدة بردن بو صنم يعني فريداني مصحف بوشونيكي بيس أوش يعني إنسان بوشتك مرتد بيتوا قوليش من هي جنيودان با الله سبحانه وتعالى يعني جنيودان با بيغمر صلى الله عليه وسلم سبي أمكي و بەشی چوارەم چییە وازهێنان لە شاعیرەکانی دین بە کولی ئیش نەکردن بە قورئان بە کولی يعني هەندێک علەما ئەوەشی داناوە بەچی طبعا بێ ئەگەر بێ عوزری هەبێ ئەو شتێکی ترە بەڵام بە بێ عوزر توانای هەیە ئەوەش ناکە ئەوەش ئەیکەنە بابی چیەوە بابی ئرتیدادەوە اینجا دوایەوە هەل یوستەتاب هاي داوي توبي ليكري يعني يكسر حاكم قراري ودا بكجريت اوج بخوي خلافك هي لنيوان شي لنيوان مسلمان لنيوان علماء رحمة الله لبن مثلا مرتد كيتر ناوتنا مرتد يتر استتابة دكريت صحيح وراجح او كاستتابة دكريت يعني بلام اوش ابي مراقبة بكريت دواي وازني وازناني اوش بخوي احكامي حديث بانزيام عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم جاره ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه رواه البخاري ومسلم. أبو هريرة رضي الله عنه إخواني بيجرته بمان من كان يؤمن بالله واليوم الآخر يعني دو أركان إيمان وانيا أركان إيمان ششنيا الإيمان بالله وكشيء الأوشتيا الإيمان باليوم الآخر من كان يؤمن بالله واليوم الآخر بوردو شي هناوا زياتر شي أما ترغيبا هاندان بوشي بور قرتني باداشت من كان يؤمن بالله واليوم الآخر أويا ترغيبا هاندان بو ورقرتني باداشتو وخود دور كردن ورزقاربون لا سزاو آقر من كان يؤمن جملة شرطية جوابك شيء فليقل خيرا أو ليصمت أم برقيا ما وصايان ممكن بلين لسطها نوت كيشي مسلمان حلقة يعني لم سردمي السوشيال ميديا فليقل خيرا أو ليصمت يعني أمره أو كيشي كوان مسلمانان تيكوتون براستي زور قصة كردنا وقصة كردنيش لها مشتكى حركة يكديتو لايف يكدكاته وقصة دكا يتر قصة كي نازاني خيرا شر لمصلحتي مسلمانانا لمصلحتي مسلمانانية يعني هيج حال سنقانينك بقصة كاني ناكا نا إن جابوه ليرة فليقل خيرا أو ليصمت خوي أصل واي مقصي خير بكين بلام هندي جار أزاني مقام ومقالك أونيا أبيتو
لێرە چی هەڵبژێری بێدەنگی هەڵبژێرە سەرت سەلامەت دەبێ ناکەوتە ناو کێشەیەوە ئەگەر بزانی قسەکەت خێر نییە قسەکەت بەرژەوەندی مسلمانانی تیان نییە جا بۆیە بەڕاستی زۆر مهمە خێریش تەبان دوو جۆری هەیە خێر لە خودی قسەکە سۆکو قورآن خوێندن کە قورآنە خوێنیتەوە تەسبیحات دەکەی ئەمانە بۆ خۆی چییە خێرە لە خۆیە یان خێرە بۆ غەیری خۆی باشە بۆ غەیری خۆی ئەوەتانێکەوە تۆ ینی ئامۆژگاری دەکەی قسەی خێر دەکەی بۆ غەیری خۆت ئەو خەڵکەکە لەو قسانەی تۆ ئیسفادە دەکات و سوودی لێ وەردەگرێ ومن كان أو ليصمت طبعا يسكت يعني بيدنگ بيه ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم جاره يعني مسألة رزلينان تكريم بو كيه بو دراوسية أمش ئەم کۆمەڵگەی مسلمانان وا دەردەکەوێت کە هەمویان ڕێز لە یەکتری ئەگرن هەمویان احترامیان هەیە بۆ یەکتری ئەم ڕێزگرتنەش مامۆسایان دەگەڕێتەوە بۆ عورف یعنی سە کابرا بۆ نمونە ڕێز لە دراوسەکەی دەگرێت دراوسەکەی فەقیرە جۆری ڕێزگرتن لەگەڵ دراوسەیەکی فەقیرە جیاوازە لەگەڵ جۆری ڕێزگرتن لەگەڵ دراوسەیەکی دەوڵەمەند بۆ نمونە ئەم ئەگەر شتێکی پێ بدەی خۆ دەوڵەمەندەکە و شتێک پێویست نییە بەڵام جۆری ڕێزگرتنەکە بێ بزانین چۆن بێت ئەگەڕێتەوە بۆ عورف اینجا بۆیە زۆر مهمە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەم وشەیەشی بەکارهێناوە فەلیوکریم جارەهو مەثەڵەن نەیوتوە ینی پارە بدەن بە دراوسێکەتان یان شتێکی بدەنێ یان بەو خواردنی بدەنێ یان جلوبەرگی بدەنێ نە ئیکرام ئیترۆکو باسم کرد لەفزێکی عامە زۆر شت دەگرێتەوە تۆ هەر تەماشا دەکەی دراوسێکەت هەر هەواڵپرسینی ئەوە ڕێزگرتنە بڵین پارێزگاریکردن لە عەرز و ناموسی ڕێزگرتنە ئەزیەت نەدانی یعنی بۆ نمونە بە هەر شێوازێک بێت ئەوە ڕێزگرتنە لە دراوسێکات اینجا جاریش بە کێ دەوترێت ئەوەی کە لە تەنیشتە چەپ ڕاست هەندێکیانە ڕێ چەند ماڵ چل ماڵ باشە کاتی خۆی ینی بڕین چل ماڵ هەمووی نزیک بوونە بەسیسە چل ماڵ بۆ نمونە هەندێک وڵات هەیە هەر ماڵی لای کەمەکەی 1000 مەترە باشە جا چەندێکە ڕوا یعنی ئەبێتە شارێک ئەبێتە دێک ئیتر ینی ئەو عولەما باسی ئەو شتانەیان کردووە ئەلموهیم ئەوەی کە ئیتر دەیبینیت و ڕۆژانە دەیبینیت و نزیکە لێتەوە دەتوانی ئەو حەدیثە تەطبیقکەی ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه ئەمەش باسی ئیکرام و ڕێزگرتنە لە کێ لە میوان ئەو میوانش ئیتر شێوازی ڕێزگرتنەکەش ئەویش هەر جیاوازە و بە تایبەت ئەو میوانی کە لە شارێکی ترەوە بێت کە مسافر بێ ڕێزی لێ بگریت فوایدی ئەم حەدیثەش وجوب السكوت إلا في الخير ئەوە یعنی خۆی واجبە کەوا بێدەنگ بی بەڵام لە قسەوتنی خێردا ئەوە ئەسڵ وایە کەوا قسەی خێر بکەی اینجا خاڵێکی تر ئەوەیە کە ئینسان ئاگای لە زمانی خۆی بێ هەروەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێت باس لەگەڵ معاذا دەڵێ ثەکیلەتکە ئومک یا معاذ وهل يكب الناس في النار على وجوههم أو قال على مناخرهم إلا حصائد ألسنتهم جاء زمانا يعني براستي إنسان أبي ڕای بێنێت و باش پەروەردەی بکە و ئاگاداریشی بێت یعنی خاصەتەن بە تایبەت لەم سەردەما خاڵێکی تر ئەوەیە کە وجوبە کە ڕێز لە دراوسێ بگیرێت و هەروەها لە میوانیش ئەم دینش بەو شێوازە هانمان دەداکەوە کۆمەڵگەی مسلمانان ئەبێ بەو شێوازە بن لە ناو یەکتری لە کاتی گفتوگۆکردن قسەکردن هەمووی قسەی خێر بێت ئەگەر قسەی خێر نەبوو بێدەنگ بە لە کاتیەوەی کە دراوسەیە دنیا بەو شێوازەیە کێ نییە دراوسێی نەبێت
دراوسێ نەبێ ڕێزگرتن لە دراوسێ و هەروەها میوان کێک میوانی نەیەت چ میوانی ناوخۆ بێ یان میوانی لە دەرەوە بێت ئەمە هەمووی هانمانەدات ئەم ئیسلامە کە کۆمەڵگەی مسلمانان بەو شێوازە بێ حديثي شازدەیەم و تەواو کاتمان ماوە عن أبي هريرة رضي الله عنه أن رجلا قال للنبي صلى الله عليه وسلم أوصني قال لا تغضب فردد مرارا قال لا تغضب رواه البخاري وشيك كوتاي بينا بيايك طبعا بياوك ديار نية أن رجلا قال عندك شان ألين ناوي جارية بن قدامة بوا بلام كيشو نية ناوي تشيو تشينيا بلام أويك مهم وقرنق بو إيما پیغمبر عليه الصلاة والسلام كاتك أو داوا دكات كوصيتي بكات وصيتي پیغمبرش عليه الصلاة والسلام بو أو زور قرنقا أوي بيالي لا تغضب باش بو مشي بكارينا پیغمبر عليه الصلاة والسلام بو فرمي لا تغضب بۆ نەیوت اتق الله بزانە زۆر مهمە مامۆسایان کەوا ئێمە بەرامبەرەکەمان بزانین داوای چیت لێ دەکا یعنی حاڵەتەکەی چییە بەچی ناسراوە زۆر گرنگە یعنی ئەمە بۆ پێغەمبەر عەلەیهی سەلام بەیان کراوە کە ئەم کابرا بەو شێوازەیە کابرایەکی زۆر تووڕە ئەبێت باشە یعنی سە بۆ نمونە ئێمە کابرا کە زانین لە ماڵەوە زۆر شەڕ دەکات کاتێک ئەڵێ کاکە مامۆستا وەسیەتێکم بکە ئێتۆڵی وەڵا لەگەڵ ماڵەوەتان باش بە وانە کابراایەک ئەزانین تاوان زۆرەکە ئەبێ بڵێ وەڵا کاکە وەسیەتت دەکەم کە لەخوا بترسیت و تاوان نەکەی نابێت و باسی شەرقت بۆ دەکاوت و باسی غەربی بۆ بکەی نە بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوایە تیکرارێک کاتەوە أوصني سيجار پیغمبر عليه الصلاة والسلام دفرمي لا تغضب زانا سبحان الله وشيك كان وشيك جاء مسألة تربونيش معلومي جنابتانا يعني أويك إنسان ككاتك ترابي ترتواو حتى قجكانش ممكن بوستيت سور دبيته أو يتضلي أكوليته يعني نكشي شيء زياتر عندي جار أي باب بروتشي ناية تنازل بكات كبر دايقريه بخوي نتائجكاني زور خراب دەبێ نەتائجەکانی زۆر خراب دەبێ ئایا تووڕەبوون هەمووی مەذمومە هەمووی خراپە یعنی هەمانە باشە چییە ئەوەی کە باشە لەسەر دین تووڕەبوون لەسەر دین لەسەر حەق یعنی ئەوە مجادلەیە بەس نە مەسەلەی هەر تووڕەبوونیش ینی حەدێک لە حەدەکانی خوای گەورە سنوورێک لە سنوورەکان شعائرێک لە شعائرەکانی خوای گەورە دەبەزێنرێت اینجا استهزائی پێ دەکرێت باشە ئێخۆ بێ خۆ ینی وەک چۆنڵێ غیرەتت بۆ دینە بجوولێ غیرەتت بۆ دینە بجوولێت بەڵام ئەمەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی دەکات لێرە مەذمومە ئەو غەزەبە ئەو تووڕەبوونە بەڕاستی باش نییە ئەو ئینسانە ئەبێت چییە خۆی ڕاهێنێتکەوە تووڕە نەبێت اینجا بۆیە غەزەب ئەکرێتە بڵێن تووڕەبوونەوە ئەکرێتە دوو بەشەوە بەشێکی باشە بەشێکی خراپە ئەوەی کە باشە ئەوەیە کە لە پێناو حەقایە لە پێناو دینایە لە پێناو خوای پەروەردگارایە و ئەوەشی کە خراپە ئەوەیە کە لە پێناو باتڵایە لە پێناو شتێکی دنیەویە کە ئینسان ئەو شتە ئەوە نایەنێت شایانی ئەوە نییە کەوا ئینسان بەو شێوازە تووڕە بێت چونکە دەرەنجامی تووڕەبوونەکە نەتیجەی تووڕەبوونەکە خراپە یعنی ئینسان هەیە هەمومان ینی لەو واقعا دەژین و دوور تا نزیک ئیتر لە ناو خەڵکەوت لە بەرۆی ئینسان هەروە طبیعەت و سروشتەکەی وایە کەوا کۆمەڵایەتیە و اختیڵات دەکات هین وایە خوا پەنابدا کە تۆڕە ئەبێ کوفر دەکات هەر لە ناو کوردەواری خۆمان زۆر یعنی ئەڵێ شتێکی بەسیتە یەکسەر جنێو بەخوا ئەدا جنێو بە دین دەدا بە نازان بە ئیتر چی مقدساتێ دەیدات لە کاتی تووڕەبوونە اینجا لە کاتی تووڕەبوونە سێرەکەی چییە ئەوەی کە زۆرین بێ 100 جار 200 جار ژنەکەی تەلاقەداوە هێنێتەوە تەلاقی دەدا باشە لە کاتی تووڕەبوونیشا کابرات لەبەرەوەی خوێنەکەی ترتەواوین بووە سەیطرە بەسەر خۆیان ناکە چەکی بەدەستەوەیە ڕاچیە پیاوێک دەکوژێت یعنی ئەم ئانە هەمووی چییە نەتیجەی تووڕەبوونە ئەم پیاوەش دیارە زۆر تووڕە بووە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەرکیزی کردوە سەر ئەوەی کەوا پێی فەرموو لا تغضب اینجا
ئینسان ئەبێ بەڕاستی ئاگداری چییە تووڕەبوون بێت. لە فەوائیدی ئەم حەدیثەش حرصی سەحابە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ لەسەر پرسیارکردن. یعنی ئەم سەحابە هاتووە پرسیار دەکا ئەڵێ یا ڕەسوڵ الله وەسیەتم بکە اینجا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ شێوازش وەسیەتی دەکات. هەروەهاش یەکێکتر لە سوودەکانی ئەوەیە کە ئەوەی کەوا تۆ لەگەڵ تووە گفتوگۆ دەکات داوای شتێکت لێ دەکات ئەبێ زۆر بزانی مقابلەکەت حاڵەتی چۆنە. بۆ ئەمە قاعدەیەکی زۆر مهمە أن المخاطب يخاطب بما تقتضيه حاله، يعني حاڵەتی ئەو چییە چی ئەخوازێت تۆ بەو شێوازە قسە بکە لەگەڵی بەو شێوازە. یعنی کابرا سەرەکەی بۆ نمونە بازرگانە دێتە لات داوای پرسیاریەوە دەکا ئەم معاملەی حەڵاڵە حەڵاڵ نییە تۆ بێت بزانی چۆن وەسیەتی دەکەی زیاتر ئێتیمام داد بەوەی کە پارەکەی حەڵاڵ بێت تیجارەتەکەی حەڵاڵ بێت شتی حەڵاڵ بێنێت خۆی بە دوور بگرێت لە شتی حرام چونکە گوناحبار دەبێت. یعنی بەو شێوازە تۆ وەسیەتی دەکەی بەو شێوازە تۆ ئامۆژگاری دەکەی. یعنی بۆ نمونە ئێستاوانی کە مامۆستایان تەلەفۆنیان بۆ دەکرێت ئیتر چی پیا و تەلەفۆنی بۆ بکات گەنج تەلەفۆنی بۆ بکات خوشکان ئافرەتان تەلەفۆنی بۆ بکات ئەمە ئیتر ئەبێ بزانێت یعنی چۆن مخاتەبەیان دەکات چۆن ئامۆژگاریان دەکات چۆن وەسیەتیان دەکات. ئەوە زۆر مهمە. دوای دەرسێکی تر لەو حەدیثە ئەوەیە کە نەهی کراوە لەسەر چی لەسەر تووڕەبوون لا تغضب باسی ئەوەشمان کرد کە غەزەب نەتیجەکەی چییە و چی نییە. ئاخری بڵێن کۆتایی سوودەکان ئەوەیە ئەم دینە بەڕاستی وا ئێمە ڕێنما دەکات کەوا خۆمان بە دوور بگرین لە شتی خراپ. یعنی هەر شتێک ئەخلاقی کەوا خراپە تووڕەبوون خولوقە هەیە سەرکی کابرا هەر تووڕێت بەس ئەو ئیسلامە ئەبێ وای لێ بکات کەوا لەو خولوقە خراپە بە دووری بگرێت وردە خۆی ڕاهێنێ نابێ بیکاتە موبەڕێک بڵێ کاکە من تەبیعەتم وایە سروشتم وایە هەر تووڕەم نا ئەو تووڕەبوونە یعنی ئەبێ کۆنتترۆل بکرێ. ئێستا یەکێک لە سەحابەکان بڵین زۆر تند بووە و تووڕە بووە ئێکە هاتت ناو ئیسلامەوە ئەو شتانەی نەماوە لە چیا سەرفی کردووە لە حەقە یعنی سا عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەوەندە تووڕە بوو چوو خۆشکی کە بینی بەو شێوازیە و لەسەر ئیسلامە لێیدا ئێدەی بەس دوای کە موسڵمان بوو ئەو تووڕەبوونە نەما بەو شێوازە تووڕەبوونەکەی لە شتی خراپە بەکاربێنێ نە ئەم جارە تووڕەبوونەکەی لە پێناو حەقا بوو. جا بۆیە ئیسلام وامان لێ دەکات کەوا کۆمەڵگەکەمان هان دەدات لەسەر ئەخلاقی جوان بێت و خۆی بە دوور بگرێت لە ئەخلاقی خراپ. بەم شێوازە دێنە کۆتایی وانەی ئەمڕۆمان داواکارم لە خوای پەروەردگار زیاتر تێمان بگەێنێ لە دینەکەی زیاتر فەهمی فرمودەکانمان پێ ببەخشێ بۆ ئەوەی کاری پێ بکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.